خۆشەویستان و کاتەو باش ئەو شو ئاخر شەوە کە کاتی سعات بە کاتی زستانی دەبێت ساسی شەوێ سعات دەگۆڕێ ساعتێک دەچێتە پێشە دەبێتە کاتی هاوینی و ئەوەش بە پێی لێکۆڵینەوەی ئەو کەسانی کە لێکۆڵینەوەیان کردو لەسەر مەوزوعی خەو و ئەو دەروون ناسانی کە ئەو کارەی دەکەن بۆیان دەرکەوتۆ کە ئەوە شتێکی باش نییە لەباری پزیشکیەوە بۆ جەستەی مرۆڤ بۆیە دەبێ ئەوەی ڕابگرن ینی سعاتی زستانی و هاوینی نەمێنێ سعات هەر یەک بێ. قەرار وایە یەکێتی ئەوروپا بڕیاری داوە ساڵی داهاتوو ساڵی 2020 ئاخر ساڵ دەبێ بۆ گۆڕینی سعات دەبێ سعاتەکان نەگۆڕێن جا ئەو ئەندامانەی ئەو وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپا بڕیار دەدەن هەمویان بە یەکێتی ئەوروپا دەڵێنەوە یانەوەی یەکێتی ئەوروپا ساغ دەبێتەوە لەسەر یەک بڕیاری کە ئایا سعاتی زستانی بمێنێ یان سعاتی هاوینی. زۆر بەشیان لەسەر و باوەڕن کە دەبێت سعاتی هاوینی نەمێنێ ینی هەر لەسەر سعاتی زستانی بمێنەوە ئەمە ینی واتە هاوینان سعاتی نەگۆڕین. فنلاند بۆ خۆی بڕیاری داوە کە لە فینلاند دەژین فنلاند بڕیاری داوە کە سعات دەبێتەوە پایزێک دەبێتەوە سعاتی زستانی دی هەر ئەو سعات بمێنێ و هاوینی نەچێتەوە پێشێ ڕەنگەوە بۆ ئێمە زۆر خۆشتر بێ بۆ ئەمەی کە لە فینلاند دەژین بەدەوەی کە شەویش درێژترن شەوەکان ڕووناکترن و ئەوانە درەنگتر مرۆڤ خەوی لێ دەکەوێت بەیانیش ئەگەر زۆر زووتر هەستێ ڕیتمی خەوی ئینسانی تووشی کێشەی دەبێ. بەڵام جگەر لەوەش لە وڵاتانی کە زۆر ئاساین وەک کوردستانوانش لەسەرەوە باوەڕان کە ئەو سعات گۆڕینە بە تایبەت سعاتی هاوینی زۆر خراپە مرۆڤەکان تووشی سەکتەی دڵ جەڵتەی دڵ دەکات سەکتەی قەلبی دەکات ئەو کاتێک کە هاوینان سعاتێک زووتر کەسەکە لە خەوێ هەڵدەستێ لەبەرەوەی کە بە درێژایی زستان و پاییزە فێر بووە سعاتێک درەنگتر هەستێت کە هاوینی یەک دەفحە دەبێت سعاتێک زووتر هەستێ و بچێتە سەر کارێ سعاتی بەدەنیوی تەنزیم بووە خۆی تەنزیم کردو هەموو کەس کە سعاتی بەدەنی خۆی هەیە فێر بووە بۆ وێنە سعات حەوتی هەستێ کە دەبێ سعاتێک دەچێتە پێشەوە دەبێتە هەشت و ئەویش دەبێت سعاتێک زووتر هەستێ ئەوە دەبێت هۆی وی کە یەک دەفحە لە نەکاوڕا و کەسە دەبێەوە خەبەر بێ سعاتکی زەنگ لەداوە خەبەر دێ ئەوە دەبێت هۆی وی کە خوێن دەمارەکانیدا دەگیرێ لەختە دەبێت پرکە دەبێ و ئەو خوێنە ئەگەر بێت و دەمارەکانی ئەو دەمارانی کە خوێنی دەبن بۆ دڵی دەوێت داوای لێبێ لەختە بێ بە دڵنیایی دەبێتە تووشی سەکتەی دڵ و جیرانی دەمارەکانی خوێن و شارەکانی خوێنی دەبێ و بۆیەش تووشی کێشەی گەورەی دڵی دەبێ لەسەر لێکۆڵنەرەکان لەسەر و باوەڕان کە زۆربەی سەکتەکانی قەلبی دە و یەک دوو ڕۆژی ئەوەڵیدا کە و کارمەند و کارگەرانی کە بەیانان دەستنە کارە سعاتەکان دەگۆڕن بۆ سعاتی هاوینی بەشێکی زۆریان لەو ڕۆژانەدا تووشی سەکتەی دڵ دەبن. بەڵام ئەو خەبەرە یەکجار زۆریش ناخۆش نییە لەبەرەوەی کە زۆربەی ئەو کەسانی کە تووشی سەکتەی دڵ دەبن کەسانی 65 ساڵ یا ئەو کەسانن کە پێشتر نەخۆشی سەرەتانیان هەیە یا تووشی نەخۆشی سەرەتانی بوونە. بەهەرحاڵ ئەوە کێشەیەکی زۆر لەباری پزیشکیەوە بۆ مرۆڤەکان دروست دەکات بۆ سەلامەتی و تەندروستی باش نییە بە تایبەتی بۆ دڵیان بۆیە لەسەر ئەو باوەڕان کە دەبێن نەگۆڕێ فینلاندش بڕیاری داوە ساڵێکی دی ساڵی داهاتوو سعاتی زستانی نەگۆڕێ و ئیدی ئەو پاییزێک کە سعات کەمان دەکەینەوە زستانی ئیدی هەرەوە دەچێتە پێش و ئەم بۆ خۆشم پێم خۆشە هەرەوە بێ لەبەرەوەی کە هاوینان بەڕاستی کەمتر دەخەوی ڕۆژەکان زۆر دوور دەێژن هەموو خەڵکی فینلاند دەزان کە هاوینان کەم کەس هەیە بە تایبەتی لە خارجیەکان سعات 12 زووتر خەوی لێ بکەوێ بەڵام لە هەمان کاتیشدا بەشێکی زۆر لە خارجیەکان زۆریان بۆ گرنگ نییە و سعات وشتە چون بێکارن بەڵام سەر ڕایوەکی هیوادار هەموو کارێ پەیداکەن و بچنە سەرکار بەهەرحاڵ بەگشتی چ بۆوان چ بۆ منداڵەکانی کە دەچنە مەدرسەوانە خۆش نییە. ئەوە خەبەرێکی تازە بوو کە لە فینلاند و لە یەکێتی ئەوروپا بڵاوبووەتەوە
هیوادارم سا و شەکانە وتان لە بیرتان بێگە سعاتەکانتان تەلەفۆنەکانتان ئۆتۆماتیک نایگۆڕە بیگۆڕن بیکەنە سعاتی هاوینی و لە پای زێژڕایدی هەرە و سعات دەمێنێ و شەوێکی خۆش.